سەبارەت بە پرۆسەی وەرگرتنی قوتابیان و خوێندکاران وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم کارابوونی پرۆسەی زانکۆلاینی ڕاگەیاند و قوتابیانیش 10 ڕۆژ مۆڵەتیان هەیە تا فۆرمی داخوازی وەرگرتنیان لە زانکۆ و پەیمانگاکان پێشکەش بکەن. سەبارەت بە پرۆسەی وەرگرتنی قوتابیان و خوێندکاران لە زانکۆ حکوومیەکان واتە کە ئێمە بە شێوە گشتەکە پێی ئەڵێن زانکۆلاین ئیمڕۆ کارا ئەکرێت قوتابیان و خوێندکاران دەتوانن بچنە سەر پێیجی زانکۆلاین و دەست بکەن بە پێشکەشکردنی داواکاریەکانی خۆیان و سەبارەت بە خوێندنی تایبەت و خود خوێندنی ئەهلی لەمڕۆوە لە زانکۆکان فۆرم ڕاستەوخۆ دابەش دەکرێت و ئەو قوتابی و خوێندکارەی کە نیازی پێشکەشکردنی بۆ خوێندنی تایبەت هەیە ئەتوانێت بچێت لەو زانکۆی مەبەستێتی فۆرم وەربگرێ و فۆرمەکەی لەلایەن زانکۆکەوە پێشکەش بە وەزارە دەکرێت تەمان ئەویش لە ڕێگەی سیستمێکی ئۆنلاینەوە 10 ڕۆژی فعلی زانکۆلاین بەردەوام دەبێت تا سەعات 12 شەوی ڕۆژی 29 2019 زانکۆلاین کارا ئەبێ. سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش ڕایگەاند سەرجەم ناوەند و لەقەکانی ڕێکخراوەکەی ستافی پێشوازی لە قوتابیانی تێدا دروست کراوە کە بە شێوەیەکی ئەلکترۆنی و بە داتابەیس هاوکاری قوتابیان دەکەن و ڕێنماییان پێدەدەن. دیارە ئێمە وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەک پیشەی ساڵانی پێشوان ئەم ساڵش پلانی تۆکوەمان هەیە بۆ ئەوەی کە هاوکاری قوتابیانی دەرچی پۆلی 12 ئامادەیی بکەین لە پڕکردنەوەی فۆرمەکانیان بۆ ئەم مەبەستەش ئێمە لە 14 شوێن لە تەواوی شار و شارشەکانی هەرێمی کوردستان بە ستافێکی ئەتوان بڵێم 240 کەسی لە خزمەتی قوتابیان و خوێندکارانیان بۆ ئەم مەبەستە سیستەمێکی کۆمپیوتەریمان ئامادە کردووە و سیستەمە قوتابی بەڕێز ڕێنیشان دەریەکەین کە تۆ توانیت لەم شوێنانە ناوت شوێنانە وەربگیرێ بەپێی ئەو نمرانەی کە ساڵی پار ڕیز کراوە کە ئەمەش نزیکراوەیە ڕەنگە ئەم ساڵ چەند نمرەیە کەمتر یان زیاتر بێ. دەرگامان واڵایە بۆ تەواوی قوتابیانی خوێندکاران لە هەرێمی کوردستان بەبێ جیاوازی ئەتوانن لە سکاتی کارابوونی سایتی زانکۆلاین سەردانمان بکەین. ئێمەش بەو پەڕی توانای خۆمان بە ستافی 19 ساڵی کارکردنمانەوە لە خزمەتیانە بین. بە پێی پلانی وەزارەتی خوێندنی باڵا 24784 کورسی بەخۆڕایی و 10514 کورسی پاراڵێل و 11575 کورسی خوێندنی ئێواران بۆ قوتابیان ئامادەکراوە کە سەرجەمیان دەکاتە 46875 کورسی خوێندن لە زانکۆ و پەیمانگا حکومیەکان. هاوکات زانکۆ و پەیمانگا ئەهلیەکان 23714 کورسی خوێندنیان ئامادە کردووە. بەم پێش بە زانکۆ و حکومی و تایبەتەکانەوە 50589 کورسی خوێندن بۆ 51933 دەرچووی ئەم ساڵی خوێندن ئامادە کراوە.